بەڵە زیاتر لەسەر ئەم بابەتە ئەوەستین کە ئەم سیاسەتە تاکڕەویەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانێتی لەگەڵ غەیرە کورد تا چەند کاریگەری کردوتە سەر کوردستانیەتی کەرکووک و مەترسیەکانی ڕەنگە ئێستا بە دەرنەکۆن، بەڵام دوای 2 ساڵی دیکە بەڕوونی و بەزەقی ئەو مەترسیانە ئەبینێت. سەبارەت بە مەترسیەکانی گفتوگۆ ئەکەین و بۆچی کەرکووک ڕۆژی بەم ڕۆژە گەیشتووە لەگەڵ کاوە ئەحمەد کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان کە میوانە لە کوردستان 24 بەخێراتن تاکەین بەخێر بێت کاکاوە. بۆچی دۆخی کەرکووک بەم ڕۆژە گەیشت؟ پێم وایە دراستێکی قوڵ نەکرا و بەداخەوە ئەوەی کە پێویست بوو و پەیوەنددار بوو ئەوەی کە کەیسێکی مادەی دەستوری بێ یان کەیسێکی بینی حکوومەتی یاریمی کوردستان و بەغدا بێ بە پێچەوانە بە کەیسێکی حزبی و بەلاڕێیا بەڕاستی ڕێکەوتنە سەرکرا و بینیمان ئەو تەنیا بۆ ئەوەی ئێستا نییە کە ڕێکەوتن ئێستا کراوە دەتوانین بڵین پێشینەی هەیە و پێشینەکەشی لە دوای خەیاندی 16 ئۆکتۆبەر بەداخەوە کە ئەو داتانەی کە لە بەدەستی ئەمە وەکوی پێشەکیش لە بەرنامەکە ئاماژەی پێکرا دەبینین قۆناغێکی هەستیارتر و قۆناغێکی مەترسیدار لە پێشمانە بۆی کە ئەو ڕێکەوتنش کراوە لەگەڵ ئەو بەشە کراوە کە لەگەڵ ناسنامەبوونی کەرکووکنی لەگەڵ مادەی 140 نین ئەوەی کە دیارە لە گرتە ڤیدیۆکە من ناچمە سەری بۆی خەڵکی کوردستان زۆر هۆشیارتر لە بابەتەکە دەڕوانن. بۆیە دەبینین هەنگاوەکان بە هەنگاوی نادەستوری و هەنگاوی حزبی دەڕاتە پێشەوە. چاوەڕوانی ئەوە کرێت پێگەی کورد لەوەی کە هەیە لە کەرکووک لاواستریش بکرێت. ئەگەر سێری داتاکان کەین کە لە بەدەستمانن ئەگەر ئەوەی کە پێشتر باسی لێوە دەکرانی ئەگەر شاری پێکەوەی بێ پێکەی بەو شێوە ناکرێکە پێکەوەی بەو شێوە ناکرێکەکەی لە بەرچاوی ئێمەیە ڕێژەی کورد لەو ڕێژەی کە پێش 16 ئۆکتۆبەر و ئەو هەنگاوانەی کە کورد لە ڕێگای دیموکراسی و سندوقی دەنگدان بەدەستی هێناوە ئێستا پاش کشێکێک جار گەورەی پێوەیە ئەوەی لە دیکومنتەکان لە بەدەستی ئێمەیە کە ئێمە سێریەکەین بابەتێکە من پرسیارم لا دروست بووە. باشە ئەمە ڕێکەوتن کراوە ڕێکەوتنەکان مەسەن دیاری کراوە کە ڕێژەی کورد یەکجار دابەزیوە ئەنی کورد دوو ناحەی بەرکەوتووە دوو ناحەکەش ناحەی قەرەهەنجیر و شوانە شوان ئیدارەکەی ئێستا کامل بڕۆشتن ئەو بەڕێبەراتی ئەحوال مەدەنی لە شاری کەرکووک و دوو ناحەی قەرەنجیان ڕەبیعەکەی پێشووە کە ئەسن لای هەردوو ناحەکە لای حکوومەتی عێراقی ئێستا محتەرف نییە. باش ئەمە کراوە ئەم هەموو پۆستەی کە ئێستا وەکو داتا وەکو بینێراش ئاگادارە ئەم هەموو داتایی کە ژمارەیەک یەکجار زۆرە وەکو بەڵگەکە ئێستا لە بەردەستمانە ئێمە ورد پیادەچوونەوەمان کردووە ئەمانە هەمووی دراوە لە پای یەک دانە مانگ و تقریبان 1 ساڵ و 2 مانگی ماوە. ئەی دوای ئەمە کووە ئەی دوای ئەمە چۆن ڕاستەکرێت عەرەب ڕازیە بێ ئەمە بگەڕێنەوە بۆ کورد و ئەمە پارێزگار بدرێ بەوان یعنی پرسیارەکەین بۆی جەنابەت زۆر ئیطلاعاتە بێ ئێمە کێشەمان لەکوێ هەیە کێشەمان لەسەر گەڕان هەیە مدیر ناحەی سەرگەڕان دراوە بە عەرەب کێشەمان لە دووبز هەیە دراوە بە عەرەب خەتێکی هیلال هەبووە کە وەک بتوانم بڵێم ترسەکە لەوەیە کەمە هیلالی شیعەکە هەر زۆر بە ئاشکرا بە یاسایی ڕێکخراوە تا دەگاتە لەیلان واتەمە کێشەمان لە پەلکانە هەیە لە سەرگەڕان هەیە لە منتیقەی دووز و منتیقەی زەویەکانی خزمانی کاکەی لە داقوق هەیە ئەمە هەمووی ئێستا کامل بێ لە ناحەی زاب و ڕەشاد و عەباسی ئەمە کە پێشتر هەر عەرەب بووە ئێستا عەرەب بە شێوەیەکی یاسایی هاتێتە سەر کوێ هاتێتە نزیکی ئەو شوێنانەی کە ئێمە کێشەی مادەی دەستوریمان دێمە سەر بابەتی تعریبکردن بەڵام باسی پۆستەکانت کرد لەم پۆستانە دراوە بۆوان لەم پۆستانە دراوە بەڵام شوێنێکی دیکە هەیە کە زۆر هەستیارە ماوەیەکی تر سەرژمێری دەست پێ ئەکات بەڕێبەراتی ڕەگەزنامەوە بەڕێبەراتی پۆلیسی کەرکووک دراوە بە عەرەب ئەمە تا چەند نەتوانێت کاریگەری لەسەرەوە بکات لەم پرۆسە هەستیارە کێشە بۆ کورد دروست ببێت. یەک شتێکە من وا دەرکم بوو بۆ بابەتە بەو شێوە دەڕوا ئەم بابەتە تەنها بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان بوو تەنها بۆ سداکەی بوو نەک بۆ ئەوەی کە وەکو جەناب دامەژەی پێکە ئێمە سەرژمێرەیەکی یەکجار هەستیار لە پێشمانە کە بۆ کورد گرنگکە بەڵام ئەمەی کە لە کەرکووک ڕێکخرا ئەمە ڕێکەوتنێک و سەفقەیەکی سیاسیە بۆ ئەوەی بڵێن پارێزگاری کەرکووکمان بەدەستێناوە بەڵام ئەم داتانەی کە لە بەدەستی ئێمەیە ئەم هەموو ئەرقامانێک کە لە بەدەست ئێمە پێچەوانەکە بێ ئێمە دەڵێت پێچەوانەیە وەقیقە دەبێ ئێمە دەڵێت کە ئەمە نەک تەنها بابەتێکە کە گوماناویە بەڵکو بابەتێکە کە لە پەیکەری ئەو هەموو خوێن و قوربانی دان و ڕەنجادا کە کورد تا ئێستا توانێتی لە دەستوری عێراقی لە مادەی 140 بابەتی کەرکووک بە بابەتێکی دەستوری بک بۆی کە کێشەی لەسەر و ناوچەکان دەروی دای هەرێمی کوردستانە بەڵام بەم هەنگاوە دەڵێ ئەنی ئەوەی کە کراوە بەڕاستی سەفقەیەکی گوماناویە تەنها بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستانە کە ئەو لایەنی سیاسی وەکو سەفقەیە دراوە پێی بۆی کە سزای هەبێ چەند پۆینێک بتوانێت زیاتر وەکو ڕێعام بەلای خۆیان باشە ئەگەر وەکو پرسیارێکی گرنگ سەیری بکەین چ پۆستێکی دیکەی گرنگ لە هەستیار و گرنگ لە کەرکووک لە دەستراوەکە وای کورد بووە
خۆی ئەوەی کە گرنگە ئەوەی کەیسە تەحکومە شاری کەرکووکەوەکە کە تۆ سێرکی پارێزگار خۆی لێ نادا ئەوەی کە هێزە فەرماندەی ئۆپراسیۆنەکانە لە دەستی عەرەب ماوەتەوە فەرماندەی پۆلیس کە بۆ کورد بووە لە 2023 تا ئێستا دراوە بە عەرەب هەواڵگری دراوە بە عەرەب دەستگای ئاسایشی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی دراوە بە عەرەب جێگیری پارێزگار دراوە بە عەرەب سەرۆکی ئەنجومەن دراوە بە عەرەب یەدوو دیاریدەر دراوە بە عەرەب سەرۆکی زانکۆی کەرکووک دراوە بە عەرەب بڕۆ بۆ تا ئەڕوا یعنی کوێت بۆ باسکەم باوەڕکە ئەمە دوور لە فکری سیاسی وەک کوردێک بیکەیتەوە ئەمە کارە ساتێکە کە بێ لێی بڕوانین ئەمەیە کە بینین کە دەڵێ دەیڕوخێنین ئەمە ڕاستترین دروشمە کە لاینی سیاسی و کەیکتی نیشتیمانی کوردستان هەڵی گرتووە دەیڕوخێنن شکۆی کورد دەیڕوخێنن کەرکووک ئەمەی کە لە بەدەستی جناب دەڵێ چی پۆستێک ماوە هیچ پۆستێک نەماوە بەدەست کوردەوە کە کورد بتوانێت بۆ ئایندەیەکە ئەمەی کە ئەحساکەی بتوانین ببینەڕەوە ئەعمار دراوە بە عەرەب وانە بۆ بەرهێنان دراوە بە عەرەب لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کە کشت و کاڵ کە ئێمە کێشەمان هەیە کاکە چتە ڕێکەوتنە کردووە زان لەگەڵ چی عەشەتێک کردوێتی ئێمە کێشەمان لەگەڵ جوبور نییە ئێمە کێشەمان لەگەڵ عوبێد هەیە چوتە لەگەڵ عوبێدان ڕێکەوتنە کردەکەی تۆ کێشەی زەویزارت هەیە کەواتە یەکێتی زۆر بانگەشە بۆ ئەوە ئاکات کە کوردستانی بوونی کەرکووک ئەپارێزە بەڵام لەم حاڵەتە ناتوانێت ڕێگریش لە تعریبکردن بکات بەم شێوەیە لەک دوکومنتێکی بچوو قسەکەی قەیس خەزعەلی با بۆوان بێت باشە ئەوەی کە لە نهێنی و لە ئاشکرا لەگەڵ ئەوە نەبووە کە کوردستانی بوونی کەرکووک بڕاتێژە پرسیارە پارتی مکای کوردستانە ئەوان بە ئاشکرا لە میدیای ئەوانەوە دەبیستین و دەبینین ئەوەی کە لەگەڵ کوردستانی بوونی کەرکووک نییە یەکێتی نیشتیمانی کوردستانە با ئەوان بێن لەگەڵ ئێمە دیبیت بکەین با بێن لەگەڵ کەرکووکیەکان دیبیت بکەین کە پێیان بڵێن ئەوە ئێوەن فەرموو چیتان بۆ کەرکووک بەدەستێناوە بۆ پارێزگار تەنیا خەریکی سەر پاکردنەوەی جادەیە من پاکردنەوەی تعریبم لە کەرکووکەوێ من ئەمێ ئەو ئەحسایی کە ئێستا بە 600,000 عائلەی عەرەب نفوسی عەرەب هاتووە هیچ شتێ بکات لەبارەیەوە پاکردنەوەی عەرەب یەکێتی ئەسەن یارمەتی دەرا بۆ من بەڵگەم لەلایە کاکە من بخۆ لە خۆمانە قسە ناکەین فەرموو ئەوە دیکۆمنتێکی محزەری ئیجتیماعەکە کە دەڵێت تەقاسیمی سوڵتەیە ئەوە کاکە ڕەش بابەکر سدیق کردوێتی بە کاکە ڕەش ناسراوە فەرموو ئەوەیە کاکە ئەوە بەڵگەکانە ئەمە دیکۆمنتەکانە فەرموو ئەوە ئیمزای وەسفی لە عاسیە فەرمەوەین تورکمانی شیعەیە نەک تورکمانی سونی شاری کرد باشە یەک پرسیارەکەن ئەوە هەموو دیکۆمنتەکانە خۆی مە قسە ناکەین با ئەوان بێن دیبیت ئەگەر لە ڕوویان دێ با دیبیت لەگەڵ کەرکووکا بکەن با بێن بزان چی کارە ساتێکیان دروست کرد بە کوێ ڕاستیەکەیت بە چی ڕاستیەکەیتەوە وەرە دیکۆمنتێ بە من بدە کە لە دوای 1 ساڵ و 2 مانگی تر وەرە تۆ توانی ئەو بابەتەی کە لاسەنگە دروست کرد بە چاکی کرد چۆن چاکیەکەیتەوە بە چی هێزە چاکیەکەیتەوە ناکرێت تەنها ئەوەیە من بە جەناب دەڵێم ئەم بابەتە ئەوەیە کە یانەوێ سدایە دروستکەن پارێزگارێکیان هێناوە کە ئیش وا بیرەکات و ئیش و پاکردنەوەی جاگاکە ئیشی بەشێکە لە جزگایەکە بەڵێ کاکاو ئەمانە کۆمەڵە پرسیارن کە بۆ هاوڵاتیانی هاونیشتیمانیانی کوردستان بەجێ هێڵین بۆی کە بزانن چ لایەنێکە کە کوردستانی بوونی کەرکووکە پارێزێت و چ لایەنێکی شێکە یارمەتی دەرەکە کەرکووک کوردستانی بوونی خۆی لەدەست بدات سپاس دەکەین کەەوە ئەحمەد کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان لەگەڵمان بێت.